سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز، من ئاڕۆتۆفیقم لەڵخێ بشەی بەرنامەی پارۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو دۆخ و ڕەوشەنە لەبارەی کە بەسەر جووتیاران و بەسەر زەویزاری جووتیارانی کورد لە کەرکووک دێت لە ئێستاشدا بەردەوامە دوای ئەوەی کە ینی لەلایەن حکوومەتی عێراقیەوە حکوومەتی نوێی عێراقی مادەی 140 کارا کرایەوە بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەویسترێت بودجەشی بۆ دابین بکرێت بۆی کە ئەم مادەیە جارێکی دیکە چالاک بکرێتەوە جێبەجێ بکرێتەوە بڕگەکانی لە پێناو نەمانی ئەو زوڵم و ستەمەی کە لە کەرکووک سەرجەمی کەرکووشیەکان بە تایبەتی کورد ڕوبەڕوویە بێتەوە لە کەرکووکە. یەکێتیش هەمیشە دەڵێت کە ڕێگە نادەن جارێکی دیکە یاخود بەردەوام کەرکووشیەکان بکرێنە قوربانی و زەرەر و زیانیان بەرکوێ. بینیمان لە داقووق کە زەویزاری جووتیارانی کورد بە چ شێوازێک داگیر کراوە ئەو ڕوبەڕووبوونەوەی کە لە نێوان عەرەبە هاوردەکان و شۆڤێنەکان هەبوو لەگەڵ جووتیارانی کورد و ڕوبەڕووبوونەوەی توندی لێکەوتەوە. ئەمانە هەمووی ئەنجامی ئەوەیە کە تاوەکو ئێستا نەتوانراوە بە شێوازێکی باش یاسا لە کەرکووکدا بە سەر هەموواندا بەبێ جیاوازی جێبەجێ بکرێت. هەوڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ئاراستەیە چۆنە و ئەو کێشانی کە بەردەوام ڕوبەڕووی جووتیاران و داگیرکردنی زەویەکانیان دەبێتەوە چۆنە مادی 140 کارا کراوەتەوە کەی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت و بڕگەکانی دیکەی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە و بودجەی دیکەی بۆ تەرخان دەکرێت. هەوڵی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا و سەر کۆمار لەم ڕۆوە چۆن دەبێت گفتوگۆکەین لەم بارەیە بە میوانداری زۆر بەڕێز خات و حەسیب عەبدوڵڵا لێپرسای بۆردی پێکاتەکانی کەرکووک و هەروە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. مامۆستا حەسیبە سڵاو دەبێ سەرەتامێ لە ڕووداوەکەی ئەمڕۆ دەست پێ بکەین بۆچی ینی بۆ شێوازە جارێکی دیکە عەرەبە شۆڤێنەکان و هەروە عەرەبە هاوردەکان دەستیان کردەوە بە داگیرکردنی زەویزاری کوردەکان و بینیشمان ینی بەڕاستی وەکو تعداکردن تعدایان لە جووتیارانی کورد کرد. بەڵام دەبینی لە ئێستادا ینی لێپرسراوانی کەرکووک و لێپرسراوانی ئەمنی بە تەواوەتی بێدەنگن. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە مامۆستا حەسیبە جارێکی دیکە کەم و نوتیژانە سەر هەڵەداتەوە بەرامبەر کورد؟ بەڵێ سوپاس، ئێوارەتان باش، ئێوارەی سەرجەم بینەرانی کەناڵی کورسات باش. دیارە ئەگەر باسی تعریب بکەین تعریب سیاسەتێکی نەگریسی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی عێراقا هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە واتە لە ساڵ 1920ەوە هەوڵی تعریب دراوە بە تایبەتی لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکەکان. دیارە قۆناغ بە قۆناغ تعریب لە کەرکووک جێبەجێ کراوە، بەڵام لە سەردەمی ڕژێمی پێشوو لە سەردەمی ڕژێمی بەعەس تعریب لەم ناوچانە گەیشتە لوتکە و لەسەر ئەساسی سێکوچکەی تەرحیل تعریب تەبعیز کاریان ئەکرد و زەبرێکی زۆر کوشندە بەر کەرکووک کەوتووە و ئەمڕۆ 19 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر پرۆسەی ئازادی عێراق و لە ناوچوونی ڕژێمی بەعەس بەداخەوە تعریب بە شێوازێکی ئەتوانم بڵێم زۆر بەهێز لەم ناوچانە بوونی هەیە و بەردەوام دام و پشتیوانی بۆ تعریبچیەکان یاخود بۆ عەرەبە هاوردەکان کراوە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەگەر ئێمە تیشک بخەینە سەر تعریب بە چەند قۆناغێک ڕژێمی پێشوو شەرعیەتی پێداوە. یەک لەوانە لە ڕێگای ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشەوە چەند بڕیارێکی دەرکرد کە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش ئەو بڕیارانەی کە ئەو سەردەمەدەری کرد بۆ بە مەبەستی تعریبکردنی کەرکووک و دەوروبەری بڕیاری زۆر مەترسیدارن و ئەم بڕیارانە قووەتی قانونیان هەیە و تاکو ئێستا کار لەسەر ئەوە نەکراوە هەڵبۆشێتەوە و پێویستی بە تەشریعی یاسایە دەبێ بە یاسا هەڵبۆشێتەوە. بەشێکی تر لەو بڕیارانەی کە دەرکراوە بۆ تعریب لە ڕێگای دەستگایەکی حزبیەوە لە ڕێگای لیژنەیە کە سەر بە دەستگایەکی حزبیە لیژنەی شؤون شیمالی پێڵێن کاروباری باکووری پێڵێن لەوێش چەند بڕیارێک دەرکراوە و ئەرزی زەویزاری کوردی حەڵال کردووە، دەستی بەسەرا گرتووە، زەوتی کردووە داوێتی بە جووتیارە عەرەبەکان و بەدەر لەمانە حاڵەتێکی تریش هەیە. هەر حکوومەتی پێشوو نزیکەی 5600 گرێبەستی دروست کردووە بۆ عەرەبە هاوردەکان و لە ڕێگای ئەو گرێبەستانەوە زەویزاری کورد دراوە بە عەرەبەکان. دیارە ئەم گرێبەستانە ئەتوانم بڵێم ئەمڕۆکە کێشەی گەورەی دروست کردووە. عەرەبی هاوردە
ئەو عقدانەیان پێ ئەو گرێبەستانەیان پێ هەر ماوە ناماوە هەڵەکوتنە سەر ناوچەیەک و دێنە سەر ناوچەیەک و داوای ئەو زەوی و زاراناکەنەوە. ئەوەی کە بینیمان لە بە تەحدید لە ڕۆژانی ڕابردوو یەکێکە لەو حاڵەتانەی کە بەهۆی ئەو عقدانەوە دێنە سەر ئەو ناوچانە ناوچە کوردنشینەکان سەر زەویزاری کشت و کاڵی کورد کە هەموو دنیا بینی تاپۆی هەیە و عقدی هەیە و خۆی خاوەن مڵکەکەیە لە باوکو و باپیرەوە بۆی ماوەتەوە عەرەب هاتووە لەوێ عەرەبی هاوردە دیارە مەبەستمانە دێ شەڕ ئەفرۆشێ و داوای ئەو زەوی و زاراناکە. دیارە ئەمەی کە ئەمانەیکەن چەند مەرحەلەیەک هەیە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە ئەمان بێن داوای زەوی و زارەکانیان بکەین. ئەگەر ئێمە تۆزێ بگەڕینەوە بۆ پێشتر یاخود بە تەحدید بۆ دوای پرۆسەی ئازادی عێراق ئەتوانم بڵێم زەوی و زاری کشت و کاڵی تورکمان و کورد بە تەواوەتی کەوتەوە دەست خاوەنە ڕەسەنەکانیان کەوتەوە دەست کورد و تورکمان و عەرەبی هاوردە وازیان لەو بابەتە هێنا و چونکە ئەیانزانی داوای بابەتێکەکەن کە هین ئەوان نییە داوای شتێکەکەن کە موڵکی ئەوان نییە ئەو سەردەما سەردەمێکی ئەتوانم بڵێم زێڕین بوو هەرچەندە بە یاسا و بە قانون ئەمە نەگەڕایە بەڵام وەکو واقع ئەوان دەستیان لێ هەڵگرت و کورد و تورکمان بوونەوە خاوەنی ڕاستەقینەی ئەم زەوی مامۆستا حەسیبە چی کرد ئەم واقعە یاخود ئەم سەردەمە زێڕینە جارێکی دیکە بێنێتەوە دوا و عەرەبە شۆڤێنیەکان بتوانن و پاڵپشتیشیان هەبێت بۆی کە بگەڕێنەوە جارێکی دیکە بیان و بە کورد بگرنەوە زەوی زارەکانیان داگیر بکەنەوە. بڵێ دیارە ئێمە زۆرجا قسە لەسەر ریفراندۆمەکەین باسی ریفراندۆمەکەین دیارە دووبارە دروستبوونەوەی تعریب یا دووبارە دروستبوونەوەی ئەم پشێوی و ئاڵۆزی کە ڕوو ئەدا لە نێوان جوتیارە کوردەکان و عەرەبی هاوردە ئەتوانم بڵێم ئەمە یەکێکە لە دەست و دیاریەکانی ریفراندۆم ئەمە یەکێکە لە لێکەوتەکانی ریفراندۆم چونکە لە پێش 2017 بە تەواوەتی ئەم عەرەبانە ناوچانیان بەجێ هێشت بوو و قەرەبوو کرابوونەوە و حەق و مافی خۆیانیان وەرگرت بوو چوبوونەوە ناوچەکانی خۆیان لەوێ نیشتەجێ بوو بەڵام لە دوای ریفراندۆم و لە دوای ساڵی 2017 جارێکی تر بە بیانووی ئەوەی کە کورد لەم ناوچانە دەسەڵاتی نەماوە یاخود دەسەڵات لە قازانجی ئەوانە جارێکی تر هاتوونەتەوە ئەم ناوچانە و ئەوەی کە ئەبینن هەر جارە و لە سەرگەڕان لە داقوق لە دیهاتەکان لە دیهاتە کاکەیەکان دێن پەلاماری زەویزاری جوتیارەکانە دەن. من حەزەکەم لێرەیەک تەوزیحێک بدەم لەبەرەوەی خۆشیان ئەزانن کە ئەمە موڵکی ئەوان نییە ئەزانن کە موڵکی ئەوان نییە خەڵک کاتێک کە زەوی ئەچێڵێ بە ڕۆژی ڕووناک زەوی ئەچێڵێ ئەوان دێن بە شەو زەویەکە ئەچێڵن خەڵک بە ڕۆژ تۆوەکە کە خاوەنی شەرعی زەویەکانە بە ڕۆژ تۆوەکە ئەمان دێن لەبری ئەوەی بە 2 تراکتۆر زەویەکە بچێڵن دێن 5-6 تراکتۆر بەجارێ دێنن بە پەلا لە ماوەی چەند سەعاتێکە لە ماوەی شەوێکە زەویەکە ئەچێڵن و هەر بە تیمێکی گەورەوە دیارە هێزیشیان لەگەڵا چەکداریشیان لەگەڵا دێن بە پەلا تۆوی ئەکەن و دواتر خۆیان ینی ئەیکەنە واقع حال و خۆیان ئەەکەن بە خاوەنی ئەم زەوی زارانە ئەوەی کە بینیمان ڕووداوی نەخوازراوی لێکەوتەوە و دڵنیاین ئێمە بەمە ناوەستنەوە ئەگەر بێت و پێش بەم تعدا و دەستدێژیەی عەرەبی هاوردە نەگیرێت پێشی پێ نەگیرێت و ڕێگریان لێ نەکرێت کارەساتی زۆر گەورە ڕوو ئەدا و کارەساتەکانش دیارە زۆر وازەحە مەسئولیاتەکەی بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی چێیە دیارە لە ئەستۆی چەند لایەنێکە کە بێخەم بوونە کە بێباک بوونە و کاری جدیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە نەکردووە. مامۆستا حەسیبە باست لە مەسەلەی تعریب و بە تایبەت ینی مەسەلەی هەڵۆشانەوەی تعریب کە دەبێ بە یاسا بێت ێ باشە خۆ ینی تر لە مەسەلەی دەستوری هەمیشەی عێراقات و مادەیەک هەیە کە پێی دەوترێت مادەی 140 بۆ چارەسەرکردنی ینی کێشەی ناوچە کێشە لەسەرەکان و هەروەها کەرکووک و ناوچەکانی دیکە ئەم مادەیە کە بازە چارەسەرکردن دەکات و ڕێگا چارەکانیشی دەستنیشان کردووە ئەی خۆی نابێتە ینی بابەتێک کە بە تەواوەتی مەسەلەی تعریب هەڵبۆشێنێتەوە لە ڕووی یاساییەوە یاخود نەخێر جارێکی دیکە هەربێ لە ئەنجومەنی نوێنەران یاسایەک یاخود مادەیەشی دیکە دابنرێ بووی کە یاسای تعریبی حکوومەتی ڕژێمی بەعسی پێ هەڵبۆشێنێتەوە ئەمەیان چۆنە بەڕاستی مامۆستا حەسیبە؟ نەخێر ئێمە وەکو دەستور
کە دەستوری هەموو عێراقیەکانە بە کورد و عەرەب و هەموو نەتەوە پێکاتەکان دەنگیان پێداوە، زۆرینەی عێراقیەکان دەنگیان بەم دەستورە داوە. مادەی 140 تایە، مادەی 140 مادەیەکی ئەتوانم بڵێم زۆر کاریگەرە، مادەیەکی زۆر گرنگە کە ئەمەش دیسانەوە بە ئیتیفاق دانراوە. ئەم مادەیە جێبەجێکردنی مادەی 140 تەنها لە قازانجی کورد نییە، بەڵکو لە قازانجی هەموو ئەو ناوچانەیە کە بە مەبەستی گۆڕینی دیموگرافیای ئەو ناوچانە گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆ نمونە لە جنوبی عێراق لە هەردوو شاری نەجەف و کەربەلا زیاتر لە 150 خاچی ئەو ناوچانە کە ناوچەیەکی شیعەنشینە کراوەتە سەر شاری ڕۆمادی، دراوە بە شارێکی سونەنشین. یعنی ئەمە لێرە شیعەکان لێی سوودمەندە بن لە جێبەجێکردنی مادەی 140 چونکە سنوورە ئیداریەکانیان بۆ ئەگەڕێنێتەوە کاتی خۆی یاخود پێش سەردەمی تعریب یاخود پێش دەستکاریکردنی ئەو سنوورە ئیداریانەوە. بە هەمان شێوە لە کەرکووک دەیان گوندی تورکمان دیسانەوە لە مادەی 140 سوودمەند ئەبن، زەویوزارەکان ئەگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانی و بە هەمان شێوە کوردیش لە جێبەجێکردنی مادەی 140. یعنی ئەگەر سەیرێکی مادەی 140 بکەین تا ئێستا ئەو پرسیاری کە جەنابەت کردت پێویستەکە دووبارە لە پەرلەمان بڕیاری پێدەرکرێن، نەخێر پێویست ناکات لە پەرلەمان هیچ یاسا و بڕیارێکی بۆ دەربچێت لەبەرەوەی خۆی یاساکە هەیە و یاسایەکی زیندووە، بەڵام ماوەی چەند ساڵێکە نەیارەکانمان دوژمنەکانمان دژایەتی ئەم بابەتیان کردووە. یەکێک لەوانە خاتوونێک کە پەرلەمانتەر بوو حەنان فەتلاوی زۆر بەڕاشکاوانە باسی کرد، ئەی بە تەنها خۆم ماوەی 4 ساڵ تەحەدام کردو و نەمێشتووە مادەی 140 جێبەجێ بکرێ. یعنی ڕێگریەکان لە بەردەم جێبەجێکردنی مادەی 140 زۆر بووە، بەڵام ئەمڕۆ بە هەوڵی دڵسۆزانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی سەرۆک بافڵ لە ماڵی مام جەلالەوە بەرنامە دانرایەوە و لیژنە پێکێنراوە بۆ جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140. دیارە مادەی 140 خۆی لە سێ هەنگاوە ئەبینێتەوە، هەنگاوی یەکەم ئاساییکردنەوەیە و هەنگاوی دووەم سەرژمێریە و هەنگاوی سێم ڕاپرسیە. بەداخەوە ئێمە بەهۆی ئەو ڕێگریانی کە کرا لە هەنگاوی یەکەم ئیتر تەواو کارەکان پەچی کەوتوە ڕاوەستا، بەشێک لە هەنگاوی یەکەم نراوە، بەشێک لە کوردە ئاوارەکان گەڕانەوە و قەرەبوو کرانەوە، لە بەرامبەریشدا عەرەبە هاوردەکان نێردرانەوە بۆ شوێنی خۆیان و قەرەبووی باش کرانەوە و قەرەبووی ئەتوانم بڵێم دوو هێندەی کوردەکان دوو هێندەی ئاوارەکان پارەیان وەرگرت و لە شوێنی نیشتەجێبوونیان پارچەیە زەویان بۆ دابین کرا. ئەوەیە کە باسم کرد ڕۆشتن، بەڵام لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و شکستی ڕیفراندۆمەوە جارێکی تر هاتنەوە سەر ئەم ناوچانە. ئەوەی کە ئێستا پێویستەکە تەنها پەلە بکرێت لە هەنگاوەکانی لیژنەی مادەی 140 و کار بکەن لەسەر ئەوەی ئەم مادەیە ئێمە بڕوای تەواومان هەیە کە ئەم مادەیە ئەتوانێت چارەسەری بنەڕەتی ئەم کێشەیە بکات. لە غەیری جێبەجێکردنی مادەی 140 پێم وایە ئەم بابەتە ئەوەندە بابەتێکی ئاڵۆزە، ئەوەندە بابەتێکە تا ئێستا ئەو بڕیارانەی کە وتمان سەر بە لیژنەی شئون شیمالە لە ساڵحی تعریبە لە ساڵحی عەرەبە هاوردەکانە لە بیرمان نەچێ. لە ساڵی 2012 بە بڕیاری 29 لە ئەنجومەنی وەزیران ئەمانە هەڵوەشایەوە، بەڵام لەبەر ئەوەی بەشێک لە وەزارەتەکان پابەند نەبوونە پێی یان ئەتوانم بڵێم بیرۆکە و هەڵگری فکری بەعسیەکانن دژایەتی هەڵوەشانەوەی بڕیارەکەیان کردو تا ئێستا و بڕیارە ماوەتەوە و کاری پێکرێ. بۆیە هەموو ئەمانە تەنها بە جێبەجێکردنی مادەی 140 ئەم کێشانە یەکلا ئەکرێتەوە و خەڵکی خاوەن مافەکەی خۆی وەرەگرێتەوە. کە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێوە ئەندامانی سەرکردایەتی وەروەها بە تایبەتی ینی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی لە کەرکووک وەروە فراکسیۆنەکەی یەکێتی لە پەرلەمانی عێراق و هەوڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەکو جەنابیش تاماژەت پێدا ینی بەشێک بوون لەو هۆکارانی کە وای کرد جارێکی دیکە مادەی 140 کارا بکرێتەوە، بەڵام بە پێی زانیاری بە پێی ئەوەی کە جەنابەت ینی تا ڕادەیەک ینی وەکو سەرکردایەتی یەکێتیت ئەبێ ئاگاد لە هەنگاوەکان هەبێت. تا ئێستا چی کراوە بووی کە بودجە بە تایبەتی دابین کرێ بۆ مادەی 140 مامۆستا حەسیبە، ینی بەزە سەر بودجە پەشی کەوتووە یاخود نەخێر لە داهاتوە ڕێگری زۆرە بێ بۆی جارێکی دیکە مادەیە چالاکراوەتەوە.
بەدڵنیاییەوە ڕێگرەکان هەیە ئەوە نەبێ بڵین هەموو کەس وەکو کورد ئەمەی پێقبوڵە بینیمان لە ماوەکانی ڕابردوو هەر خودی جەبهەی تورکمانی کە ئەوان بەقەدەر کورد سوودمەند دەبن لە جێبەجێکردنی مادەی 140 بەڵام دژایەتیکردنی خۆیان بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە دەربڕی و لە دژی ئەوەستنەوە بەڵام ئێمە پێمان وانە قدرەت و تااقەتی ئەوان ئەوەندە زۆر بێ بتوانن ڕێگر بن لە بەردەم جێبەجێکردنی مادەی 140 ئێستا کاتێکی زۆر باشە کاتێکی زۆر گونجاوە لە سەروبەندی دانانی بودجەی دەوڵەتی عێراقایە دەکرێت بڵێ یەکێک لە فەقەرەکانی دەبێ بودجەی تایبەت بۆ جێبەجێکردنی مادەی 140 دابنرێ ئەمەش یەکێکە لە کارنامەکانی بەڕێز محەممەد شیع سوودانی و بڕوای تەواوی هەیە کە دەبێ مادەی 140 جێبەجێ بکرێ و ئامادەکاری و ئامادەسازیە کرێ بۆ هەنگاوەکانی و بودجەی تایبەتی بۆ تەخسیسەکرێ و هەر ئەو لیژنەی کە بۆی دانراوە ئێمە داواکارین پەلە بکەن لە هەنگاوەکانیان بۆ ئەوەی کارەسات ڕوونەدا ئەو کارەساتی کە لە کەرکووک ڕوویدا ئێمە دڵنیاین ئەگە دووبارە و سێبارە بێتوانی بەڕاستی هێزەکان نابەرامبەرن کاتێک کە عەرەبی هاوردە دێتە سەر ئەو خەڵکە بە چەکەوە دێت یعنی سوودیان تەنانەت لەو هێزە چەکدارانە بینیوە کە لە کەرکووکن هاتوونە بۆ پاراستن یاخود هاتوونە بۆ دابینکردنی ئەرزێتێکی ئەمنی بۆ کەرکوچیەکان بۆ ناوچەکە بەداخەوە لە ڕێگای پارێزگاری سەپێنراوی سەر کەرکووک کە ڕۆڵێکی زۆر خراپ ئەجێڕێ و بە ئیعازێکی ئەوان ئەم هێزە چەکدارانەش ئەبنە پاڵپشت و پشتیوان بۆ عەرەبە هاوردەکان کاتێک کە ئەچنە سەرزەوی و زاری کوردەکان ئەوان تەنها بە خاکە نازێکەوە تەنها بەدار تەنها بەبەر ڕێگریان لێکەن پێم وایە ئەو خەڵکەش ڕاستە زۆر خۆڕاگر بوونە زۆر مردانە دیفاعیان لە ئەو خاچی خۆیان کردووە بەڵام پێم وابێ ئەمە هەتا سەر نابێت ئەگەر خوێن بڕژێ خوێنی زیاتر بڕژێ کوشتار هەبێ یعنی کێشەکەەوە نەگەورابێتەوە پێم وابێ چارەسەرکردنی زۆر ئاسان نابێ و ئەستۆی هەموو ئەمانش ئەکەوێتە سەر هەموو ئەو لایەنەی کە پەیوەندیان هەیە و کەمتەر خەم بوونە بە دەرەجەی یەک حکومەتی عێراقی فیدراڵ بە تایبەتی ئێستا لە کارنامەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی دەبێت نوێنەرەکانمان لە بەغدا پرۆژەی هاوبەشیانە بێت دیارە نوێنەرەکان مەبەستم نوێنەرەکانمانە لە ئەنجومەنی نوێنەران دەبێت پرۆژەی هاوبەشیان هەبێ و فشار دروست بکەن بۆ ئەوەی لە کەرکووک دەستور پێشێل نەکرێ ئەمەی ئەکرێ پێشێلکردنی دەستورە و هەروەها داوامان لە بەڕێز سەرۆکۆماری عێراقا کە حامی دەستورە زیاتر جدیتر لەسەر هێڵ بن و ڕێگا نەدا جنابیان بۆ سفەتەی کە حامی دەستورە ڕێگا نەدا ئەو دەستورە پێشێل بکەوە کار بکا بۆ جێبەجێکردنی دەستور و جێبەجێکردنی مادەی 140 و هەروەها ئێمە داوامان لە حکومەتی هەرێمی کوردستانە دیارە بەشێکی گەورە لە بەرپرسیارەتێکە ئەکەوێتە سەر ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان کە تاکو ئێستا هەوڵەکانیان تەنها لە بەیاننامە و لە ئیدانەکردن بووە بەڕاستی ئیدانەکردن و بەیاننامە دەرکردن ینی ئەتوانم بڵێم خزمەت بە مەوزوعەکە ناکە خزمەت بەم کێشەکەش دەبێت ئەوانیش چارەسەری کێشەکە ناکە بڵێ دەبێت لیژنە پێک بێنن لە ئاستی باڵا و لیژنەکان لەگەڵ بەغدایە دابنشن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و چەندین ڕێگاچارەی تر هەیە ئەبێت لایەنەکان پابند بن پێوە و دەبێت کار بکەن بۆ نەهێشتنی ئەم بڕگانە و یەکێکتر لەو بڕگانەی کە ئەکەوێتە یاخود لەو خاڵانەی کە ئەکەوێتە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان ڕێگری بکە لەو عەرەبە هاوردانەی کە نیشتەجێی هەولێرن بەشێک لەو عەرەبە هاوردانەی کە دێنە سەرگەڕان دێنە سەر ئەو مەنتیقەیە و بە مەبەستی داگیرکردنی زەویزارەکان یعنی ماڵیان لە هەولێرە بە بازگەکانی حکومەتی هەرێمی کوردستانە تێ ئەپەڕن دێن لەوێ ئاژاوە ئەنێنەوە پشێوی ئەنێنەوە زەویزارەکان داگیرەکان لە ساڵانی ڕابردوو بەروبوومی کشتتوکاڵەکانیان ئەسووتان دەخلودانەکانیان ئەسووتان و ئەگەڕانەوە یعنی ئەمە ئەرچی حکومەتی هەرێمی کوردستانە ڕێگری بکە لەو عەرەبانە ڕێگەیان پێ نەدا یا ئەوە تا لە هەولێر دەریان کە لە هەولێر دانەنیشن یا کە لە هەولێر دانیشن ئەبێ دەستیان نەبێت لەم کاروبارانە و یەکێکی تر لەو هەنگاوانە دەبێت سنوورێک بۆ ئەم هێزە ئەمنیانە دابندرێکە لە کەرکووکەیە نابێ ببنە تەڕەفێک و نابێت دەسوەردان بکەن لە مەلەفی زەوی وزار یعنی بەڕاستی تۆ هاتوویتە لێرە کێشە چارەسەر بکەیت تۆ هاتوویتە لێرە ئەمن و ئاسایش بەرقەرار بکەیت یا هاتوویتە ئەبیتە بەشێک لەو کێشانە و ئەبیتە تەڕەفێک لە عەرەبی ببوورە هەر لەسەر ئەو مەسەلەی هێزە ئەمنیانە و ئەو هێزە جۆرا و جۆرانی کە لە کەرکووک بوونیان هەیە خۆ ئێستا لە دوای پێکەنانی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی محەممەد شیع سۆدانی وەروەها
ینی یەکێک لەو خاڵانی کە کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە شیعەکان لەسەری ڕێکەوتووە بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک ینی پاشەکشەکردنی سەرجەمە و هێزە جۆرا و جۆرانەیە لە ناو شارەکە و ڕادستکردنەوەی ئاسایشی شارەکە بە هێزە ئەمنیەکانی ئەوەیە ئەم هەنگاوە بۆ نەنراوە تا ئێستا کێ بەرپرسە لەوە ئەگەر ئەم هەنگاوە بنرێت پێ دوایە دۆخەکە ئارامترە بێتەوە و سەرجەم پێکاتەکان بەبێت جیاوازی بە تایبەتی کورد پارێزراوترە بێت لە مەسەری داژیکاری و هەروەها ئیهانەکردن و تعداکردنە سەریان. بەدڵنیاییەوە ئەوەی کە ئێمە باسیەکەین باسی ئەمڕۆکەین واقعەکە وایە ئەمڕۆ ئەو هێزە جۆرا و جۆرانە لە کەرکووکە هەیە ئەو هێزە جۆرا و جۆرانە لە دەوروبەری کەرکووک هەیە ئەوان ئەمنیەتی یاخود مەلەفی ئەمنی شارەکەیان بەدەستەوەیە بەڵێ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم ڕۆڵی باشیان نەبووە و بە پێچەوانەوە پێگیریان لە لایەنێک کردووە دژی لایەنێکی تر بەڵێ لە کارنامەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی زۆر بەوازحی هاتووە دەبێت کەرکووک کەرکووچیەکان بیپارێزن یعنی ئەو هێزانە هاتوونە ئەوەنە نامۆن بە خەڵکی کەرکووک نازانن دابوونەریتی ئەم خەڵکی ئەم شارە چییە نازانن کللتوری خەڵکی ئەم شارە چییە خەڵکێکی جیاوازن بۆیە ڕێگا چارە یاخود چارەسەر بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی تەنها ئەوەیە کە کەرکووچیەکان ئەم مەلەفە وەرگرنی تر گرنگ نییە کەرکووچیەکان تەنها لای کورد بێ دەکرێت هێزی مشتەرەک پێک بێنرێ لە عەربی ڕەسەنی ئەم شارە لە تورکمانەکان لە کوردەکان تەنها ئەوە حەلەکەیەوە ئەوان ئەتوانن یاخود بترێ بە پۆلیسی محلی شاری کەرکووک دیارە پۆلیسی محلیش لە هەموو نەتەوەکانی تایە خەڵکی پێکاتەکانی تایە و ئەو هێزە جارێکی تر ئەبێ ئەم ناوچانە چۆڵ بکەن ئەم ناوچانە بەجێ بێلن یعنی لە ماوەی ڕابردوو بۆمان دەرکەوت ئەم هێزانە خۆیان بەشێکن لە نانەوەی کێشەکان ئەم هێزانە خۆیان نەیانتوانیوە حیادەتی خۆیان بپارێزن نەیانتوانی و بێلایەنی خۆیان بپارێزن بە تایبەتی ڕۆڵی ئیدارەی شاری کەرکووک ڕۆڵی پارێزگاری سەپێنراوی کەرکووک زۆر خراپە ئێمە دەمێکە هاوارەکەین ئەم پارێزگارە پارێزگارێکی تەواو شۆبێنیە بە عەقڵیەتی شۆبێنی کارەکە ئێستاش وەلا و ئینتیمائی ئەوە ئەزانێت تەنها پارێزگاری عەرەبە و تەنها پارێزگاری لە عەرەبە هاوردەکانەکە بە پێچەوانەوە خۆی وانە دەبێ ئەو کەسێکی نێوەنگیر بێ و دەبێت کەسێک بێت قانون و یاسا بپارێزێ و کار بک بۆ پاراستنی دەستور و کار بک بۆ ژیانێکی ئارام و ئاسایش بەرقەرار بێ لەم شارە بە پێچەوانەوە ئێمە ئومێدمان بۆ پارێزگارە نییە و چاوەڕوانی هیچ شتێکی لێ ناکەین لەبەر ئەوەی لە ماوەی 5 ساڵی ڕابرد و 5 ساڵی تێپەڕ کردووە ئێمە بینیومانە نەیتوانی و بچووکترین خزمەت بە پێکاتەکانی کەرکووک بکات جگە لە خزمەتی خۆی و دار و دەستەکەی ئێمە ئەزانین ئەو ڕۆڵی چەندە خراپبووە بەڵام هێزە ئەمنیەکانش زۆر جار لە ژێری ئازی ئەوانن یاخود لە ژێر سەیتەڕەی ئەوانن و لە بیرمان نەچێت دادگاکانیش لە کەرکووک دادگاش یاخود دادوەرەکان ئەوانیش کارێکی زۆر خراپەکەن لەبەرەوەی عەرەبە هاوردەکان ئەگەر هیچیان بەدەستەوە نەبێ لێرە و لەوێ ئەچن لە دادگاکان شکاتەکەن عەقدێکی کۆنی سەردەمی ڕژێمی پێیە بەهۆی ئەو عەقدەی دەستیەوە ئەچێ لە دادگاکان سکاڵا تۆمارەکە و شکاتەکە و دادگاکانیش دووبارەیەکەمەوە بە ئیعازێکی پارێزگاری سەپێنراو کارێکی باش ناکەن و حەق ئەدەن بە عەرەبە هاوردەکان و بۆیە تا ئەمڕۆکە ئەم شێوی و ئاڵۆزیە بەردەوامی هەیە و نەتوانراوە. باست لە دادگاکان کرد بە دڵنیاییەوە ینی دادگاکان ینی ئەمە توانیویانە بە تایبەتی عەرەبە شۆڤێنەکان و هاوردەکان سوود لە دادگاکان ببینن بە تایبەتی لە کەرکووک هەر کارێکیان بێ لەوێ ئەگەر نایاساییش بێت ینی بە ڕێی دادگاکانەوە ئەنجامی بدەن بەڵام لێرەیە خاڵێکی گرنگ هەیە کە توانێت گۆڕانکاری بکات لەم بابەتەیە ئەویش لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی نەهێشتن و کەمکردنەوەی ئەو زۆڵ مستەمی بەرامبەر بە جوتیارانی کورد دەکرێت وەزارەتی دادی عێراقمان هەیە کە خۆشبەختانە لای کوردە و لە نێو کوردیشدا لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کەسایەتێکی زۆر گرنگی کەرکووشی و پۆستا بابڕێەوە کە بەرز خالی شوانیە ڕۆڵی وەزارەتی داد لەم بابەتەیە چییە بە تایبەتی لە ئێستادا و لە پاراستنی جوتیارانی کورد و گەڕانەوەی مافی خۆیان کە ئەویش زەوی وزارەکان و مڵکی باو و باپیرانیانە لە کەرکووک بۆیان ڕۆڵیە بێت و ئەتوانێت دەم کارە بکە؟ بەدڵنیاییەوە من لە قسەکانم ئاهاتمە سەر بەڕێز وەزیری داد کەسێکی کووردە و کەسێکی کەرکووچیە و کەسێکە هەڵقوڵاوی ناو ئەم کێشە و معاناتانەیە بەڕاستی ئێمە وەکو کەرکووک وەکو کەرکووچیەکان ئومێدێکی زۆرمان بە بەڕێز وەزیری داد هەیە و چاوەڕوانی ئەوەی لێکەین کە هەنگاوەکانی بنێت و داوا ئەەکەین
پەلە بکە لە هەنگاونان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵێ بە دڵنیاییەوە وەزارەتی داد ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە و ڕۆڵێکی زۆر یەکلاکەرەوەی هەیە لە دیاریکردنی چارەنووسی ئەو ناوچانە و لە گەڕانەوەی ئەم زەویانە بۆ خاونە ڕەسەنەکانیان دیارە دادگاکان ئێمە باسی دادگاکانەکەین دادگاکان هەموو سەر بە وەزارەتی دادی عێراقا دەکرێت لەوێەوە لە ڕێگای بەڕێز وەزیری دادەوە کار لەسەر دادگاکان بکرێت کە دادگاکان بێلایەنە کار بکەن و زیاتر بە پرەنسیپی داد کار بکەن و قانون جێبەجێ بکەن بەڵێ ئێمە ئومێدمان زۆر بە هەواڵ خالید شوانیە کە وەزیری دادا دیارە تازە دەست بەکار بووە بەڵام بە دڵنیاییەوە بۆ هەر شتێک لە قازانجی کەرکووک بێ بەڕێزیان ئەیکان و پەلە ئەکەن لە هەنگاوەکانیان و هیچێکی تر لەو کەسانی کە ئێمە پێویستە پەیامی خۆمانی بدەینێ بەڕێز لێپرسراوی دەستەی ناوچە جێناکۆکەکان بەڕێزیان ئەوانیش معنین دەکرێت تا ئێستا بینیمان ئەمڕۆ هەڵوێستێکی جوانیان هەبوو و لە دوو ڕۆژی ڕابردوو لە کەرکووک بوون و کۆبنەوەیان کردووە لەگەڵ ئەو کەسانی کە بابەتەوە ئێمە چاوی ئومێد بەڵێ ئێمە چاوی ئومێدمان لە کاکفەهمیشە ئەویش بتوانێت بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبسێ بە جوانترین شێوە و ئەمە ئەرکی ئەوانیشە چونکە ئەمە ناوچە دابڕاوەکانە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە دەکرێت هەر بەرپرسێک هەر وەزیرێک هەر نوێنەرێکمان لە پەرلەمان بە ئەرکی سەرشانی خۆی هەستێت چکەمە کارێکی فەردی نیە ئەمە بە محاولاتی فەردی سەر ناگرێ ئەمە کارێکی دەستە جەمعیە و بە تایبەتی لەم کات و ساتەیە دەکرێت هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئێمە بتوانین کار بکەین تەنها ئێمە داوای جێبەجێکردنی دەستورمان کردو ئێمە داوای شتێکمان نەکردووە کە لە دەرەوەی دەستور بێ لە دەرەوەی یاسا بێ شتێ بێ قورس بێ و تعجیزی بێ و ڕێگری بۆ دروست بێ ئێمە داوای جێبەجێکردنی دەستورمان کردووە ئێمە داوای جێبەجێکردنی مادەی 140 مان کردووە دیارە مادەی 140 واتە جێبەجێکردنی دەستور ئێمە لە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ئومێدە هەر بەو بۆنێەوە ئێمە وەک لێپرسراوی بۆردی پێکهاتەکان ئەگەر سەیرێکی تورکمانەکان بکەی باوەڕتان بێ کاگاوڕێ من بەردەوام لەگەڵ تورکمانەکانە دائنیشین گفتوگۆ ئەکەین قساکەین لە ئێمە زیاتر چاوەڕێی جێبەجێکردنی مادەی 140 یعنی سەیری با ئەو دەنگەنە شازە نەکەین کە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە پێشەش کەسێکن بەرژەوەندی شخصی خۆیان یاخود بەرژەوەندی حزبی خۆیان خستۆتە پێش بەرژەوەندی میلەتەوە کەس گوێ لەوان ناگرێ ئەوەی کە ئەمڕۆکە لێرە حەدیث الساعەیە وەک ئەڵێ یا باسی گەرمە جێبەجێکردنی مادەی 140 و هەنگاوەکانێتی کە خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرمەشقی ئەو کاروانەیە و بەدڵنیاییەوە ئێمەش پاڵپشت و پشتیوانی ئەو کاروانە ئەبین بۆ جێبەجێکردنی مادەی 140. باشە ئەم حەسیبانی ئەم جوڵەی ئێستای عەرەبە هاوردەکان کە دەیانەوێت بێنەوە زەویزاری کورد داگیر بکەن و دەیانەوێت لەوێ ینی خۆیان هەیمەنەتی خۆیان بسەپێنن جارێککە پێدوانیە ئەمە پاڵنەرەکەی ئەوە بێت کە جارێکی دیکە ینی بە هەوڵەکانی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی نوێی عێراق بە تایبەتی لەگەڵ لایەنە شیعەکان مەسلەی ینی مادەی 140 چالاکرایەوە و هەروەها و ئێستا لە سەروبەندیەوەیە گەر بودجەی ینی 2023 عێراق بخرێتە ینی دەنگدانەوە لە ئەنجومەنی نوێنەرانی یان ڕەوانەیە بکرێ پشکی مادەی 140 تێدا بێت و جارێکی دیکە کورد بگەڕێتەوە بۆ سەر ناوچەکانی خۆی و عەرەب جارێکی دیکە لەو شارە ینی بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانی کە لێوەی هاتوون پێدوانی ئەم جم و جوڵانە هۆکارەکەی زیاتر ئەمە بێ کە لە ئێستا ئەوان بەم گەرم و گوڕێ پێی هەستاون لە کەرکووک بە تایبەتی لە داخوخۆ و ناوچانی دیکە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی عەرەبی هاوردە ئەیکا لە ئێستادا پەلەقاژەی مەرگە بە تایبەتی لە دوای کاراکردنەوەی لیژنەی مادەی 140 ئەزانن بێئومێد بوونە دیارە خۆی چۆنەڵێ گرنگی ناوچەکە و بە پیت و بەرەکەتی زەویە کشتتوکاڵیەکانی کەرکووک و دەوروبەری و تەماح و چاوچنۆکی عەرەبی هاوردەکان کە چەند ساڵە ئەم خێروبێرەیان بەدەسەوە بووە دیارە دەیان ساڵ بەدەستیانەوە بووە و ئەزانن چ سوودمەند بوونە لێ و چەند ئیسفادەیان لێ کردووە بۆیان ناتوان دەستبەرداری بن و دەستی لێڵ بگرن. من یەک نمونەیەکی بچووکت بۆ باسەکەم لە کاتێکە با بڵین لە پێش ڕیفراندۆم کاتێک عەرەبە هاوردەکان چوو بوونەوە گەڕابوونەوە شوێنی خۆیان لە منطقەی سەرگەڕان چەند گوندێکەیە گوندی شەناغە و گابڵەکە و سەربەشاخ و ئەم گوندانە لەوێ
خەڵکی گوندەکە بۆیان باس کردم وتیان ڕۆژێ سێرمان کرد عەرەبی هاوردەی ئەو منتقەیە کە پێشتر لەو منتقەیە بوونە ئێستا بابڵین ئەو کاتە ڕۆشتبوونەوە چووبوونەوە شوێنی خۆیان باشووری عێراق هاتوونە بۆ لامان سڵاویان کردووە و هاتوونە وەکو میوانداری فەرمومان لیان کردووە فەرمۆر نەژوورەوە ئێوە چێن وتیانە ئێمە ئەو عەرەبانەی کە چەند ساڵ ئەم زەویەمان بەدەستەوە بووە وتی وتومانە چیتانەوە بۆچی هاتوون وتی وتیانە پێمانیان وتووە ئێمە گونیەمان هێناوە کیسەی گەورەمان هێناوە هاتوومان ئەمانەوێت تۆزێک دووسێ کیسە لە خۆڵی ئەم زەویە ببین وتومانە بۆ چیتانە وتیانە لەوێ لە شوێنی خۆمان ئەکەینە ناو زەویەکانی خۆمان بۆی ئەوێش بە پیت و بەرەکەت بێ یعنی سێرکە گەڕابوونەوە ڕۆشتبوون هەر چاو و تەماحیان لەسەر ئەم زەویە بۆ هاتبوون دووسێ گونیە لەو خۆڵیان بردبووە بۆیە ئەمە ئەوەمان پێڵەیە کە ئەم عەرەبانە خێریان لەو ناوچانە بینیوە لەسەر خێروبێری ئەو ناوچانە دەوڵەمەند بوونە و خۆیان دروست کردووە جگە لەمەی کە تعریب تەنها بۆ زەوێ کشتتوکاڵیەکان نییە یعنی ئەوان کە هاتوونە بە مەبەستێکی سیاسی هاتوونە لێرە هەلی کاریان لە خەڵکی ڕاستەقینەی ئەم شارە داگیر کردووە خانووی و زەویزاری نیشتەجێبوون یعنی بوونە بە برابەش لەگەڵ ئێمە بوونە بە برابەش کاتێکگەر سێری کۆمپانیای نەوتی باکوور بکەیت ئەتوانم بڵێم لە 175 فەرمانبەرەکانی کرێکارەکانی کۆمپانیای نەوتی باکوور خەڵکی ئەم شارە نییە لە عەرەبە هاوردەکانە یعنی هاتوونە لەگەڵمانە بوونە بە برابەش لە ئاو لە هەوا و لە خێر و بێر و لە خانوو و لە دامەزراندن و لە زەویە کشتتوکاڵیەکان و سەرباری هەموو ئەمانش ئەو کێشە و مشکلانەی کە ئەینێنەوە بە دڵنیاییەوە ئێستا هەست بە مەترسیەکان هەستیان کردووە کە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی 140 واتە کۆتایی ئەوان کۆتایی داگیرکاری کۆتایی زەوتکردنی زەویزاری کوردەکانە بۆیە بەم پەلە پرۆزەیە دێن هەر ڕۆژە و لە شوێنێک خەڵک ئیزعاجەکەن هەر ڕۆژە و لە شوێنێک ئاژاو پشێوی ئەنێنەوە بە دڵنیاییەوە ئەم برا کوردانەمان کە بەردەوام لەسەر زەویەکانی خۆیان کێشەیان بۆ دروستەکرێ بێکەس نین و ئێمە لەگەڵ یانین و ئێمە پشتیوان یانین بەڵام هەنگاوی داهاتوومان لە هەنگاوی ئێمە وەکو ئاماژەمان پێکرد ئیکتیفا ناکەین بە بەیاننامە و بە ناڕزایی دەربڕین و بە ئیدانەکردن تەنها چارەسەر جێبەجێکردنی بڕگەکانی مادەی 140 بۆی ئەم کێشەیە بە تەواوەتی بنبڕ بکرێەوە بە تەواوەتی کۆتایی پێبێت باست لە پارێزگاری بۆ وەکالەتیش کرد مامۆستا حەسیبە ینی یەکێک لە خاڵەکانی دیکەی ڕێکەوتنی هێشێتی لەگەڵ لایەنە شیعەکان بۆ پێکێنانی حکوومەت وەکە بکرێتە ئەجندای ینی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی ئەی مەسەلەی پارێزگاری کەرکووکە کە دەبێ یەکلا بکرێتەوە کەمیش بەدڵنیایە بۆ کووردە و یەشێتی نیشتیمانی کوردستانیش بە پشکی خۆی زانێ ئێستا ئەم برادرە ئەم کابرای ڕاکان دیار نییە ینی لەوێ کارەکانی هەرکات بەردەوامە بەداخەوە ڕاکان جبووری هەر کورد خۆی ئەتوانم بڵێم لە بەشێک لە کورد خۆی هۆکار بوو بۆ ئەوەی تا ئەمڕۆ تەمەنی درێژ بێت لە حکومڕانی و بمێنێتەوە بەڵێ تا ئێستا پارێزگاری بە وەکالەتە و ئیش و کارەکانی خۆی ئەکا بەڵام ئەویش زۆر باش ئەزانێ کۆتاییەتی لەبەر ئەوەی نابێت چیتر پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لەبەرەوەی هەڵبژاردن کرا و لە هەڵبژاردنەکان کورد زۆرینەی کورسیەکانی ئەم شاری بەدەستێناوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە لە 150 ئەم شارە کووردە و دەبێت ئەم پۆستا کە 5 ساڵ و 3 مانگە دەستی بەسەرگیراوە و لایەنێک کە استحقاقی ئەوان نییە کە ئەوان کەمینە لەم شارە قۆرخی ئەم دەسەڵاتیان کردووە چیتر چاوەڕێی ئەوە ناکەین و چەندە جێبەجێکردنی مادەی 140 چارەنووسی کەرکووک یەکلا ئەکاتەوە و کێشەکان بنبڕەکە ئەوەندەش لابردنی ئەم پارێزگارە سەپێنراوە گرنگە بۆ کەرکووک و گرنگە بۆ ئەو پێکەوە ژیانی کە لە کەرکووک چکە بەڕاستی ئەو دەستی بۆ هەموو ئەمانە بردووە هەموو ئەمانی تێکداوە یعنی ئەگەر ملاحەزەت کردبێ عەرەبە ڕەسەنەکانی ئەم شارە بێتاقەت بوونە لەم هەنگاوانەی عەرەبی هاوردە تورکمانی ئەم شارە بێتاقەت بوونە لە هەنگاوەکانی عەرەبی هاوردەی کە هاتوونەتە ئەم شارە و بێتاقەت بوونە لە هەنگاوەکانی خودی پارێزگاری بە وەکالەت کە چەند خراپ دەستی هەیە لە هێنانەوەی عەرەبی هاوردە ئێمە بڕوای تەواومان هەیە کە پارێزگاری سەپێنراوی کەرکووک کۆتایی ڕۆژەکانیەتی و دەبێت ئەم پۆستا یەکلا بۆتەوە بە تایبەتی لەگەڵ بەڕێزان لە
لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و یەکێک لە کارنامەکانی گۆڕانکاریە یاخود گۆڕین و یاخود لابردننی ئەو پارێزگارانەی کە بە وەکالەتن دیارە یەکێک لەو پارێزگارانە پارێزگاری سەپێنراوی کەرکووکە بەڵێ دەبێ ئەو پۆستە کە پۆستی کووردە لە ناو کوردی استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێ یەکێتی ئەو استحقاقی خۆی وەربگرێتەوە. مەسلەی باست لە پشتیوانی کرد بۆ بە تایبەتی عەرەبە شۆڤێنەکان مامۆستا حەسیبیانی ئەمانە بە پشتیوانی هێز کام هێزانش لە کەرکووک بوونیان هەیە دێن ئەم داگیرکاریەکەن و زەویزاری کورد داگیرەکەن. بەدڵنیایەوە هەندێک لایانی دیکەشەیە هێزیان هەیەەوە پاڵپشتن هەندێک لە پێکاتەکانی دیکە بەڵام ئەوەی کە ئێستا بێپشتیوانە کووردە و هێزی پێشبڕگە کە بەهۆی ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم لەو ناوچانە نەما ینی بەڕاستی ئەو تا ئێستا ئەم غەدر و ئەم ناحەقی بەرامبەر بە کوورد دەکرێت. مەسەلەی ئەو لیوا هاوبەشانش تا ڕادەیەک ئێستا لە ڕێکەوتنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەغدا و لایەنەکانی شیعە پێما بێ مەسەلەی بودجەیان بە کۆتا هاتووە. ئەگەر ئەم لیوا هاوبەشانە کە هێزی پێشمەرگی تێدایە بە تەواوەتی بێنە کەرکووکە و ئەرک و واجباتی خۆیان بگرنە ئەستۆ پێ دوایە تر جارێکی دیکە مشکۆتایی بەم زۆڵ مستەمە دێنێتەوە. کاک هاوڕێ دیارە دروستکردنی ئەو هێزە هاوبەشانە کاتی خۆی بۆ پڕکردنەوەی بۆشایە ئەمنیەکان بوو لە نێوان هێزەکانی سوپای عێراقی فیدراڵ و لە نێوان داعش بۆشاییەک هەیە ئەم بۆشایە پڕنە ئەکرایەوە و بەردەوام زەبریان ئەدا لە هێزە چەکدارەکانی حکومەتی عێراق و لە پۆلیسی محلی شارەکە و چەندین جار قوربانی دەکەوتوتەوە هەروەها پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیانەدا. دیارە تەشکیلکردنی ئەو ژوورە هەماهەنگیانە ئەو هێزە هاوبەشانی کە لە نێوان وەزارەتی دیفاعی حکومەتی عێراقی فیدراڵ و لە نێوان وەزارەتی پێشمەرگەیە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانەیە بەڵێ کاراکردنەوەی ئەوان یاخود کارکردنی ئەوان بەشێکی بارودۆخی ئەمنی کەرکووک بەرەو باشتر ئەبات. ئەتوانم بڵێم دۆخەکە زۆر بەرەو باشتر ئەچێ بەڵام ئێمە لە بیرمان نەچێ وەکو کورد لەم شارە ناکرێ بڵێن ئێمە هیچ پشت و پشتیوانێکمان نیە. ڕاستە ئەمڕۆ هێزی پێشمەرگە لە شارەکە نییە، ڕاستە ئەمڕۆ ئاسایش بەو حەزمەی پێشە لە شارەکە بوونیان نیە یاخود کورد لە کەرکووک دەسەڵاتی نییە. بەڵام ئێمە حکومەتێکمانەیە کە ناوی حکومەتی هەرێمی کوردستانە. ئەی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەی کەی بڕیارەدا کەی جدی دێتە سەرخات و کەی فشارێ دروستەکە لە حکومەتی عێراق بە حکومەتی عێراق بڵێ پەلە بکە لە جێبەجێکردنی مادەی 140 ئەیکەی داوای لێکا بڵێ ڕێگری بکە لەم هەوڵانە ئەیکەی داوای لێکا ئەم هێزە جۆرا و جۆرانە لە کەرکووک نەبنە تەڕەفێک نەبنە لایەنێک لەم کێشانە. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان داوای نەکردووە حکومەتی هەرێمی کوردستان مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە داوای نەکردووە. ئەگەر داوای بکردایە دیارە ئەم شتانە بەم شێوەیە ئەم کێشانە بەم ڕادەیە دووبارە نابۆوە. یعنی ئێستا ئەبینن ئەوەی کە بینیمان دوێنێ لە سەروبەندی یاخود لەگەڵ دروستبوونی ئەو کێشەیە کابرا خاوەنی زەویەکەیە، خاوەنی بەڵگەنامە ڕسمیەکانە، خاوەنی عەقدە، خاوەنی تاپۆیە، کە سوکاری شەهیدە کووردە قوربانی داوە، یعنی بۆ مانەوەی خۆی قوربانی داوە لەسەر زەویزاری خۆی هاتوونە خەڵتانی خوێن کراوە. حکومەتی هەرێمی کوردستان چی کردووە؟ تەنها بەیاننامەیەکی دەرکەوت. ئێمە چی لە بەیاننامە بکەین؟ ئێمە هەڵوێستمانەوێ، ئێمە هەڵوێستی جدیمانەوێ، ئێمە هەڵوێستێکمانەوێت کە یعنی بارودۆخی ئەم ناوچانەمان بۆ بگۆڕێت. یعنی کورد بێ کەس نییە. کورد دەڵێ حکومەتی هەرێمی کوردستانمانێ ئەی خۆ کەرکووچیەکان کەم قوربانیان داوە بۆ ئەو حکومەتە، ئەی کەم داکۆچیان کردووە تاکو ئەو قوارەیە دروست بووە. ئەمڕۆ ئەرکی لە مێژینەی حکومەتی هەرێمی کوردستانە کە ئەمە بەرپرسیارەتێکی مێژوویە بێتە جواب لەسەر خەڵکی ئەم ناوچانە و بێتە جواب و پەلە بکە داوا بکە لە حکومەتی عێراقی فیدراڵ. یعنی لە ڕێگای وەفدەکانیانەوە ئەتوانێت وەفدێکی باڵا بنێرێت و لەگەڵ بەغدا ئەمە یەکلا بکەنەوە پەلە بکەن لە جێبەجێکردنی مادەی 140 بۆی چیتر خەڵک نەکوژێ، بۆی چیتر مناڵی فەقیر و هەژار بە کوشت نەچێ. و یەک خاڵێکی تر من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم وەکو خاڵی کۆتایی لێوەرەگرم مامۆستا حەسیب. باشە زۆر سپاس. ئێمە گلەیمانەیە لە بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق
کە کووردە و کەرکوچیە یعنی کاتێک ئەم حاڵەتانە دروستە بێ لەبری ئەوەی بچێت لەگەڵ خەڵکەکە ڕابوەستێ بچێت قسەیان هەبێت و هەڵوێستیان هەبێت چەندین جار بەیاننامەیان دەرکردووە و توێتی کێشەکە کۆتایی هاتووە با خەڵک لەسەر زەویزارەکانی خۆی بمێنێ ئێمە دەپرسین ئایا لەگەڵ چێ قسەتان کردووە ئایا لەگەڵ چیە کۆتایی بەم کێشەیە هاتووە ئەگەر کۆتایی پێ هاتووە بۆ دووبارە سەرهەڵداتەوە بۆ سێبارە سەرهەڵداتەوە لە ماوەی هەفتەیەکە چەندین جارم کێشەیە سەرهەڵداتەوە بۆیە ئێمە دوا داواکاریمان ئەوەیە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکەین جددی بن و بێنە سەر هێڵ بۆ ئەوەی ئەم کێشەیە بەسە کەرکوچیەکان ینی بەڕاستی شایانی ئەوە نین ئەوەندە تەعزیب بچێشن شایانی ئەوە نین ئەوەندە ناخیان بسووتێنرێ شایانی ئەوە نین ئەوەندە سەرکوت بکرێن و مافیان زەوت بکرێ کاتی ئەوە هاتووە لە ڕێگای حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ و نوێنەرەکانمان و وەزیرە بەڕێزەکانمان سنوورێک بۆ ئەم پێشێلکاریانە دابنین و خەڵکی کەرکووک لەم بارودۆخە مەینەتیە دەرباز بکەین. زۆر سوپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا لێپرسایی بۆردی پێکهاتەکان لە کەرکووک و ئەروەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووین. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.